بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان و خۆشەویستان، سلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگارتان لەسەر بێت. بەئیزنی خوای پەروەردگار هەوڵ دەدەین لەو ڤیدیۆیەدا باز لە سحر بکەین و باز لە نیشانەکانی سحر بکەین و باز لە چۆنیەتی بەتاڵکردنەوەی سحر بکەین و لە هەمووی گرنگتر چۆن خۆمان لە سحر بپارێزین، باس لەو ڕێگەیانە بکەین کە وا دەکات پارێزراو بین لە سحر بەئیزنی خوای پەروەردگار. سحر یەکێکە لەو گوناه و تاوانە گەورانەی کە پێویستە ئینسان خۆی لێ بپارێزێت بە هەموو شێوازێک، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردوین، دەفەرمێ ئیجتەنیبوا السەبع الموبقات، خۆتان لە 7 گوناهی بە هیلاکبەر بپارێزن کە بە هیلاکتان دەبات، کۆمەڵگا تێک دەدات ئینسانەکان لەبەر یەک هەڵدەوەشێنێت. یەکەم دەفەرمێ خۆتان لە شیرک بپارێزن، لە دوای شیرک دەفەرمێ خۆتان لە سحر بپارێزن. ئەی ئەو کەسەی کە پەنا بۆ سحر دەبێ وەختێک ڕقل لە کەسێک هەڵدەستەی خۆشیت لەگەڵ کەسێک نییە، بیر لەو فەرمایشتەی پێغەمبەر بکەوە صلی الله علیه وسلم، ماڵی خۆت و خەڵکیش وێران مەکە. لەبەرەوە سحر شتێکی زۆر گەورە و قەزەونە، گوناهێکی زۆر گەورەیە، پێویستە هەموو کەسێک خۆی لێ بپارێزێت و کۆمەڵگا تێک دەدات و کاریگەری لەسەر ئینسانەکان هەیە و حتا نێوانی ژن و مێرد تێک دەدات، ماڵەکان تێک دەدات، ئاژاوایان تێدەخات و کۆمەڵگا لەبەر یەک هەڵدەوەشێنێت. یەکێکە لە هەرە گوناهە گەورەکان و قەزەونەکان پێویستە ئینسان خۆی لێ بپارێزێت. بەڵام بۆ ئەوەی کە ئینسان پارێزراو بێت کاتێک کە توش دەبێت و پێشەوەی کە توش بێت چەند ڕێگایەک هەیە لە شەریعەتدا بۆمان باس کراوە، ئێمەش بۆیە باسی دەکەین بۆ ئەوەی هەموو لایەکمان بەئیزنی خوای پەروەردگار سودی لێ ببینن. نیشانەکانی سحر، ئەو کەسەی کە سحری لێکراوە ئەو چەند نیشانەیە هەن. ئەو کەسە هەمیشە هەست بە قەلەقی دەکات، هەمیشە هەست بە دڵتەنگی دەکات، هەمیشە ئەو کەسە زوو عەسەبی دەبێت، زوو تووڕە دەبێت، هەڵدەچێ هەر لە خۆیەوە. ئەو کەسە خەوی تێک دەچێت، ئەگەر خەویشی لێ بکەوێت زۆر خەونی ناخۆش دەبینێت، کابوس دەگرێت، زۆر ناڕەحەت دەبێت، خەوی لێ ناکەوێت، خەوی تێک دەچێت، ئیشتیهای خواردن و خواردنەوەی وەکو پێویست نامێنێت. ئەو کەسە هەمیشە بیری سەربی دەکاتەوە، هەمیشە بیری خراپی بە مێشک دادێت. ئەو کەسە هەمیشە هەست بە گوناه و تاوان و خەجاڵەتی دەکات. ئەو کەسە هەمیشە حەز دەکات بە تەنیا بێت، حەز بە ژیانی نێو خەڵک ناکات، حەز ناکات بچێتە ناو خەڵک، سەردانی خەڵک بکات، هەمیشە حەز دەکات ڕاکشێت، خەویشی لێ ناکەوێت، حەز دەکات بە تەنیا بێت. ئەو کەسە تەواو کەسایەتی تێک دەچێت، حتا زاکیرەی زاری وا هەیە وەکو پێویست نامێنێت و لە دەستی دەدات. هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دایکمان عایشە باز دەکات کە لە صحیحی بوخاری و مسلم داهاتووە، کاتێک کە سحری لێ دەکرێت دەفەرمێ پێغەمبەر هەندێک شتی دەکرد وای دەزانێت کە نەیکردووە. ئەوە نیشانەی سحرە کە ئینسان زاکیرەی تێک دەچێت، بەڵام چارەسەری هەیە بەئیزنی خوای پەروەردگار. ئەوە نیشانەی ئەو کەسەیە کە سحری لێ دەکرێت. کاتێک کەسێک ئەو نیشانانەی هەبوون یاخۆت سحرێکی بینیەوە لە ماڵەوە وای زانی کە سحرێکی لێکراوە، بە قەناعەتی خۆی ئەو نیشانانەی هەبوون، چۆن ئەو سحرە بەتاڵ دەکرێتەوە بەئیزنی خوای پەروەردگار. بەو ڕێگایە تەبعەن یەکەم شت دەبێت سحرەکە بهێندرێت بدەیترێتەوە. کاتێک کە ئەو سحرەیە دەهێنرێت ئەو کەسەکە بۆ خۆی بتوانێت ئاساییە، ئەگەر نادەچێتە لای مامۆستایەکی شارەزا و دیندار و تەقوادار بۆ ئەوەی ئەو سحرەی بۆ بەتاڵ کاتەوە. کاتێک سحرەکە دەهێنرێت ئەو چەند ئاەتەی لەسەر دەخوێندرێت بەئیزنی خوای پەروەردگار سحرەکە بەتاڵ دەبێتەوە و کاریگەری سحرەکەش لەسەر ئەو کەسە نامێنێت، بەڵام ڕەنگە مودەتێکی پێ بچێت، دوایی ئەو کەسە وردەوردە بەئیزنی خوای گەورە چاک دەبێتەوە. سوورەتی الفاتحة وهروها آية الكرسي وقل والله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل يا أيها الكافرون بەسەر ئەو سحرەیەدا دەخوێندرێت لەگەڵ ئەو چەند ئاەتەش کە تەنها ژمارە و ناوی سوورەتەکان دەڵێن لەبەر درێژبوونەوەی بابەتەکەی. سوورەتی الأعراف ئاەتی 117 بۆ 119 وهروها سوورەتی یونس 79 بۆ ئاەتی 82 و سوورەتی تاها ئاەتی 65 بۆ 69. ئەو چەند ئاەتە لەسەر ئەو سحرە دەخوێندرێت بەئیزنی خوای پەروەردگار سحرەکە بەتاڵ دەبێتەوە. دواتر دەتوانێت ئەو کەسە ئەو سحرەیە بسووتێنێت و دەتوانێت خۆڵ و مشکێکەشی لە ژێر خاک باوێت، یاخۆت بیخاتە ناوڕووبارێک، یاخۆ دوای لێ بکا کە کاریگەری و ئاسەوارەکەی نەمێنێت. ئەو چەند ئاەتە کاتێک لەسەری دەخوێندرێت بەئیزنی خوای پەروەردگار سحرەکە کاریگەری نامێنێت، بەڵام ئەو کەسەش دەبێت ڕوقی شەرعی بەکاربێنێ بۆ خۆی کە سحری لێکراوە و
و گوێ لە سوڕەتی بەقەڕە بگرێت، دوعاکانی بەیانیان و ئێواران بخوێنێت، دوعای پێشخەوتن بخوێنێت و سەبر و ئارامی هەبێت، پشت بەخوای گەورە ببەستێت، وردە وردە کاریگەری سیحرەکەی لەسەر نامێنێ. جاری وهەیە مدەتێک ئەو کەسە کاریگەریەکەی هەردەمێنێت، بەڵام بەپێی مروری زەمن و تێپەڕبوونی کات بە ئیزنی خوای پەروەردگار ئەو کەسە چاک دەبێتەوە و کاریگەری ئەو سیحرەی لەسەر نامێنێت. لە هەمووی گرنگتر ئەوەیە چۆن خۆمان لە سحر بپارێزین، واتە هەر یەکێک لە ئێمە هەر کەسێک بێوێ لە سحر پارێزراو بێ، سحر کاری تێنەکات، ئەو چەند ڕێگانە بگرێتە بەر بە ئیزنی خوای پەروەردگار ئەو کەسە لە سحر پارێزراو دەبێت. یەکەمینیان ئینسان داوا لە خوای پەروەردگار بکات، پشت بە خوای پەروەردگار ببەستێت، هانا و هاوار بۆ خوای پەروەردگار ببات، خۆی پەنادا بە خوای پەروەردگار و ڕوو بکاتە خوای گەورە و قەنەعەتی بە خوای گەورە بێ و پشتی بە خوای پەروەردگار قایم بێت. دووەمیان ئەو دوعایە بخوێنێت: بسم الله الذي لا يضر مع اسمه شيء في الأرض ولا في السماء وهو السميع العليم. سێ جار لە بەیانیان و ئێواراندا ئەو دوعایە بخوێنێت بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هیچ شتێکی زیان بەخش زیانی لێ نادا و کاری تێناکات. ئەو دوعایانە لە کۆمنتیشدا دەنێم بۆ ئەوی بە نووسراویش ببینن، سوودی لێ ببینن. سێمیان ئەو دوعایە بخوێنێ: أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق. ئاوەش بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمایشتی لەسەرە. سێمیان ئایەت الکورسی بخوێنێت لە دوای هەموو نوێژەکان و لە بەیانیان و ئێواراندا دوعایەکان بخوێنێت: قل هو الله أحد، قل أعوذ برب الفلق، قل أعوذ برب الناس، لەگەڵ هەموو ئەو دوعایانەی دیکەش کە هاتوون لە بەیانیان و ئێواراندا ئینسان لەسەریان بەردەوام بێت. و هەروەها ئەو دوعایەش بخوێنێت: أعوذ بكلمات الله التامات من كل شيطان وهامة ومن كل عين لامة. ئەو دوعایەش بخوێنێت لەگەڵ ئەو دوعاکانی تریش کە لە بەیانیان و ئێواراندا هاتوون و لە پێش خەوتندا ئەو ئاەت و فەرمایشتانە و دوعایانە بخوێنێ ئینسان لەسەریان بەردەوام بێت. بە ئیزنی خوای پەروەردگار پارێزراو دەبێت لە سحر، لە چاوزار، لە حەسادەتی خەڵک. ئینسان بەهۆی ئەو دوعایانەوە بە ئیزنی خوای گەورە پارێزراو دەبێت. ئەو ڕێگایە ڕێگای خۆپارێزیە لە سحر و لە چاوزار و لە کەسانی حەسوود، و ئینسان ئەو دوعایانە بخوێنێ هەر بۆ خۆی عیبادەتن، بەڵام بە ئیزنی خوای پەروەردگاریش ئەو کەسە پارێزراو دەبێت کە بەردەوام دەبێت لەسەر خوێندنی ئەو دوعا و وێردانەی کە ئاماژەمان پێکردن لە بەیانیان و ئێواران و پێش خەوتن داهاتوون، و هەمیشە گوێ لە سوڕەتی بەقەڕە بگرن، چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سوڕەتی بەقەڕە بخوێنن، چونکە بەرەکەتە و هەروەها سحر کاری تێناکە ئەو کەسێک ئەو سوڕەتە دەخوێنێت. دەی لە ماڵەکەتدا، لە تەلەڤیزۆنەکەت، لە مۆبایلەکەت کاتێکی شیش دەکەی، بەڵام ئەو سوڕەتە دائیمە هەڵکراوێ بەتابەت لە بەیانیان و ئێواراندا بۆ ئەوەی هەم بەرەکەتی ناو ماڵەکانتان بێت و هەمیش ئینسان لە سحر و لە هەموو بەڵام موسیبەتێک پارێزراو بێت. خوای پەروەردگار هەموو لایەک پارێزراو کات. مەترسن کاتێک کە ئینسان تووشیش ببێت تاقیکردنەوەیە، بەڵام بە ئیزنی خوای گەورە چارەسەری هەیە و چاک دەبێتەوە. ئەو کەسە پشت بە خوای گەورە ببەستێت، ئەو ڕێگانەی کە باسمانکردن بەکاریان بێنێت، ئینشاءالله وردە وردە چاک دەبێت و کاریگەریەکەی نامێنێت. خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەک پارێزراو کات لە هەرچی دەرد و بەڵا و موسیبەت و ناخۆشی و ناڕەحەتی هەیە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.